ئەوەی کە ئەهلی ئینسانیەتە یان ئەوەی فەرق لە بینی زاڵم و مەزلوم دەکا هەست بە ئێشەکی قوڵ دەکا دەزانی لە جیهاندا شتێک وا ڕوو دەدا ڕێک ناخۆشە لەوە میلەتانی کە بێدەوڵەتن زانن تقریبان دوو حرەکە مابوو چەکداری وەکوبری پێی دەگوترێ زیندەکی یەکیان حەماس و غەزا یەکیان قەندیل و پەکەکە ئەوەی ئێستاوا ڕوودا دەزانین لەبارەی حەماسەوە لە پێش چاومانە هی ئەولایەش بەو تەریقەیە یعنی هەردوولا لە کۆتایی کاتە معنایەکی دەبەخشی معنای ئەوەیە حرەکەی چەکداری لە بۆ بزوتنوێ ڕزگاری خوازی تقریبان کۆتایی هات کە لە ناوەڕاستی سەدەی 19 یان کەمێک زووتر دەستی پێکرد لە ئێستادا تقریبان کۆتایی هات لێرە بەولاوە پێناچی هیچ میلەتێک دەست بداتە چەک هۆکارەکەشی وازح دیارە چەکی میلەتانی بێ دەوڵەت چەکی قەڕنی 1970 چەکی داگیرکەریش زۆر پێشکەوتووە زۆر ینی ئەلکترۆنیاتە یان ئەوانەی لە مەدار جیۆسی تەوجیه دەکرێ لەبەر هەندێ بۆ نابەرابەری معنایەکی نەما کاتە تێدەگەین معنای چیە ئەوشە لێرە بەولا نۆرەی ڕاپەڕین دێ مەفهومی ڕاپەڕین و مەفهومی شۆڕ زۆر لێ جودایە وەچی ئێمەی کوردستان لێرە کردمان الحەمدوللا دەست پێشخەریەکی زۆر زۆر باش بوو وەلەو کاتیەوەش ڕاستی یعنی ئێستا ئەمە لەگەر ئەو دەست پێشخەریە کە میلەت کردی بێ و سەرکردایەتیەکەشمان لێ هاتوو وایە دەگەیشتە ئاخیر قۆناغچکامە کە دەرەین حرەکاتی تەحەڕویان بزوتنەوەی ڕزگاری خوازی تقریبا بە چەکداری کۆتایی هات بەڵام لە هەمان کاتدا لە ئومەم متحیدەش تقریبا ئەو مەلەفەی دەوڵەتداری و ئەی پێی دەگوترێ مافی چارەنووس تقریبا کۆتایی پیات بە تایبەتی بڕیاری 1514 یان ئەو بڕیارانەی پیان دەگۆ مافی چارەنووس تقریبا ئەو مەلەفە قەپات بوو ئەمە لەو کاتی ڕاپەڕینمان کرد لە پێش ئەو میلەتانە بووین مەسەن 8 میلەت لە جیهاندا بەرەو دەوڵەت بوون بوو مەسەن تەیمورە خواروی سوودانە بەڵقانە فەلەستینە کووردا زۆر فەلەستینیش پێدەچی لەو ماوەی بە دەوڵەتی خۆی بگا بە شێوەک لە شێوەکانی خۆی ئەوەی کورد نەگەیشتێ بەداخەوە کە ئیما قەرارمان هەبوو قەراری 688 مهم زۆر گرنگ بوو سەرکردایەتی ئێمە بە خۆشمانەوە بە هەمومانەوە لەو ئاستان نەبووین لەبەر هەندێ ئەو ڕەوتە با بڵێن ئەو ڕێبازە ئەمە بەجیماین ئەوانەی بەجیمان مەسەڵەن تامیل لە سریلانکا هەر تەر توێران بوو تقریبا سەرکردایەتەکەی وەکو ئێمەی کورد بوو ئێمە ماینەوە بەڵام بەو دۆخە ماینەوە کە بەجێماین تازە وەچی کە مامۆستاش گوتی ئەو پرۆژانەی لە جیهاندا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبین و ئەو نیزامە نوێی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە هەر ئەو سنوورانەیە گۆڕانی هاوسەنجی هێزی تێدایە ئەمە لە بیدایەتی ئەگە لە بیرتان بی لێرە ساڵ و نیوەک لەوە پێش کە نەتەنیاهۆ باسی گۆڕینی وەچی شەرق لەو سەر کرد لە بیرتانە ئەمە گوتمان سنووری تێدان ئاگەتەن لە بیاقێ سەرکردایەتی کورد ئەوەی بزانی گوتمان گۆڕینی هاوسەنجی هێزە و هاوسەنجی هێزیشی گۆڕی ئیسرائیل ئەوە زۆر جار هەیە گلەی لەمە دەکەندرێن ئێوە چۆن دەبی قسەی وا بکەن کاکە ئەوە خوێندنەوەیە ئەوە هەڵوێست نییە ئەگە هەڵوێستی من بی هەردەم حەزم لێ مەزلوم بەسە زاڵم کەی هەردەم بزوتنەوەی ڕزگاری خواز بگاتە دەوڵەتی خۆی و داگیرکرد دەربکرێ بەڵام ئەوە هەڵوێستە خوێندنەوە جودایە خوێندنەوە تو دەگەر ئەوها نەخوێنیەوە وەچی خۆت دەبیە منداڵ و تار ینی دەبیە وەکوبرێ پێی دەگوترێ ئینسانێکی ڕۆمانسی نابیەوە دەبیە بەڕاستەکەی بیخوێنەوە کە ئیسرائیل سەرکەوتوو بوو ئەنی زۆر جار هەیە ئەو قسە دەکردن ئەرێ حەماس دەبتە مناقەشە چێن زۆر ئەرێ حەماس پشێمانە لەو ئیشەی کردیتی یان نە کاکە ئەو حەق خۆی بوو ئەو ئیشەی کرد بەڵام ڕاستکردیان ڕاست ئەمن زۆر بەبێت دوو دڵی دەریم تازە ئوستاز گوتی جارشکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناگەیشتە پێش 7 ئۆکتۆبەر ئەمن ئێستا مەمنونم بە خۆم و بە حەماس و بە هەمووە بیچێڕینەوە پێش 7 ئۆکتۆبەر بەس ناگەڕێتەوە ئەگە ئەوە بی ئەمە هەموو موافقین دەگەر لەبەر ئەوەی ئەوە معنای ئەوە نییە حەماس ئیشەکی خراپی کرد کاکە هیچ میلەتەکە و فەقیری زەختی لەسەر بوو و ویستیتی خۆی ڕزگارکە
بەس ئیتر عینی ئەو مەسلەی 11 ئۆکتۆبەرە ئەم بەبیرم دێهێنیان دەخەڵک ئەم لە دەرەوە بانکی منێک گوتیان و ئەمریکا ڕوخا وتم بە چ ڕوخە وتیان بەس وەرە تەماشای تەلەڤیزیۆنی کرد وەڵاو چوم دیتم تیارە خۆی بەو بینایی گوتم بۆی کورە ئەمریکا کاکە بۆی چۆن دەڕوخی چەند خۆشە گوتم وەچتون سانارەوەندە لە خۆی ئەوە خۆشیوی کورە گوتم ئەوە دنیا خراپبوو تازە ئەم عینی قسەشکەتان بەبیر دەینەوە لە ساڵی 89 بوو لە جەزیرەی ئیشمان دەکرد سبەینان زوو نازم کەس لێرە ئەو سبەینان زوو ئەمن دەچوم ڕۆژەکەم دەچون ڕۆژکێ دەچین بەف و شتمان دەینە لە حەمام عەلی سبەینە زووەکەی چون گەیشتمێ دەرێ ئەوەی بەفرم لێ دەکڕی گوتی ئاگا لێیە سیرنادەولە بەحریە کوڕگوتم سیرنادەولە بەحری چی گوتی بووینە دەوڵەتش خۆشی بوو هەرایکی و هەی کردی ڕادیۆیەکی کردێشان تازە ڕۆژشار دەهات وەی گوتی وەڵا ئەمنی سەردەمی باسیە بەس ئەوەندەم گوو گوتم لەو کارە ساتە گەوری ئەوە تا ئەوە گەلە گەوری هەر یەقەی گرتم لەبەرچی گەوری کوڕ گوتم ئەوە ناگوترێ کاکە زۆر خۆشات ئەوها ینی ئەوەندەی ببینی لە خۆت کەیف خۆش بی نەیزانی ئەوە چڕ و دەدا پاشان ئەم یەکسەر چوومە کوڕە گوتم وەرن کوڕە با بچین ئیش خۆمان لەگە حکوومەتی کۆتایی بین حکوومەت دەستی لە بۆ ئیشەکی بردیا لە لایمە لە هەولێر دەرن نانی شوانی خواردیا لە نانی شوانیش خراتری کردیا بڕۆن پارێن بڕۆن کورە ئەو ئیشە یعنی تێک چوو عێراق تێک چوو تازە ئیتر بە خۆتان دزان چی بەسەر هات دیتان پاشی 11 ئۆکتۆبەر جیهان چی لێ هات کاکە پاشی 11 سپتەمبەر پاشی 7 ئۆکتۆبەر دنیا چی لێ هات ئەوانە هەموو میلەتانە تازە لەگەر تەکنۆلۆژیای بەرامبەر دەستکاریەکی دەکەیت زەرر دەکەی یان چکێ کەواتە ئەمان دەمانەوێت شتەچی بین لەژێر ئەو بارودۆخە پاکەکە شەڕی ڕاگرت چەچی دانا خۆی هەڵۆشاندەوە زۆر حەزینە ڕاستیەکەتان پێبێ ئەوە بینی خۆمان بێمە کوردین بەڵام حیزبە کوردیەکان دەستخۆشی دەکەن و نازم چ دەکەن ئەوە نازم لە چ قوڵایەشی دێ ئەمن زۆر گلەیشم لێ هێنە کە ئەو دەستخۆشی ئەوەندە جارە دەکەن کە دەستان خۆش بیانگۆ خۆوا لێ دەکەن دەبرێت تورکیاش بەپیل ئەو هەنگاوانە نایە ئەو دوو قسەش بکە عەلەقەل باسی تورکیاش بکە باز ناکە بە هەر حاڵ ئەوەی تورکیای ئێستا کە بە هیچ هەنگاوەک نایەتە پێش ئەوەیە بە معنای چی دێ بە معنای ئەوەی هەر ئەو هەنگاوەیە کە قەندیل نای لە ڕۆژانی یەکەم کە ئاگربەستی کردیا چەکدانان و خۆ هەڵەوشان و ئاگربەستێک هەر دەکایوە چیەکە هیچ نییە مادام تورکیا تو مەجال نەدا ئەمە قسەشکەش هەیە لە تازە چوومە نێوزەنجی وازم دکتۆر نێوزەنگ دیکە پێشمەرگایەتی بوو شەوان نهێنی دابەش دەکرا مەسن دەیانگو ئاجی خالی پێشمەرگەش تازە هاتبوو کابرایەک بێ داهات کوڕە گوتوێ تو چی حاجی خالی کوڕە گوتبی ناوەڵە کوڕە لە ڕای خۆی کوڕە گوت وەڵا دەتکوژم مادەم هەو نەبی گۆرە گوتوی چ بکەمادی کوڕە گوتوی ڕاوەستی دەتکوژم هەرێ هەر دەتکوژم دانیشی هەر کوژرای کوڕە گوتوی دە بەس شتەکەم پێ برێ نەکوژریم هەر یعنی گوت چ بکەم من بەس شتەکەم پێ یعنی ئێستا تورکیا هیچ شتەکەت پێ نارێ هەتا درێ ئیلا دەتکوژم کاکەوە چەچی دانە خۆی هەر ڕۆشاندیتەوە یعنی من دوشێ جارە قسەم کردێ ناخۆشە تەسلیم بووە تەسلیم بوونەکەی قبول نیە چەک ها چەکەکەی لێ وەرناگری ئێوە یعنی چ بکە معنای چیە معنای هەر دەکا چەک ڕاگرن هەر چەندە یەک دەقی گەلە گەورەی قورئانی هەیە کە هەرچی کەمەکی باوەڕ پێ هەبی فإن جنحوا للسلم فاجنح فا نەیگوتیە ثم نەیگوتیە بعد ذلك إذا فيعني ئەوەی بەرامبەرت هەرچیە داوای ئاشتی کردی یەکسەر دەبێت و ئاشتی بی یەکسەر دەبی هەموو شتە چ ڕاگری ینی ئەوە ئەخر لە بینی ئیمامی عەلی و معاویە ئەوە ڕوویدا لێک کە ئەوە ئاەتە یعنی تورکیا نە ئیلتزام بە ئاەت دەکات نە ئیلتزام بە عرفی دووەلی دەکە بە هیچ شتێکی ناکە ئێوە یعنی ئێستا چۆن بی بەڕاستی غامزە دیار نییە دوایە پاکەکە پەرتوپڵاوە لە هەموو جێیەکە ئەجا ئەم نەوڕۆ دیتم لە کۆنگرەکەی یعنی ڕاستی چەپڕەکی وەکوێی تازیەباری بوو ناخۆشە یعنیەوە هەموو لە بۆ هەمومان ناخۆشە ئەج دوایە ڕاستیش باوەندە گلەیەش بکەین باسی سۆسیالیزم کرا ینی چەند ناخۆشە تو لەو قۆناغەیدا ینی هەروە ئایدۆلۆجیا لەسەرت زاڵە هەروە دوات کەوتی یعنی کوڕایەتە چ قورئانم دەخین ئەم ناریم ئایدۆلۆجیا مادەم ئەوەی بەرامبەر ئەمە بە قاعیدە چی دانین ئەگە بەرامبەرمان مارکسی بی سۆسیالیزمی باس بکە هیچ مشکلە نییە ئەوەی بەرامبەرت
باسی مافی چارەنووس بکە کە لینین باسی کردی یان کە لە کۆنگرەی 29 حیزبی شوعی سۆڤێتی باسی کردیا ئقراری بە حەقی تەقریر مەسیر کردیا ئەوی باز دەکەم ئەگە بەرامبەر لیبرالی و ناتۆ ئەوانەبی باسی 12 خاڵەکەی ویلسۆن دەکەم بەڵام ئەوی بەرامبەر کە ئیسلامیە کورە باسی ئاەتە چقران و جعلناکم شعوبا و قەبائیلا باشتر بوو لەوەی کە بری سۆشیالیزم لەوەیە کە ئەوە مافی تر ینی بەس ئەوە لە ناو دەستوری تورکیا بەرجەستەبی کورد لەوێن دەرێ دەبتە ئەکسەریەت لە تورکیا زۆر کورد گەلە زۆرە لە داهاتوودا با بڵان چ دەبی ینی هەیە ئەوڕۆ هەندێک پێشنیاری ئەویان هەبوو کە وەکو برەی خەڵاتی نۆبل بدرێتە بەڕێز ئۆجلان ڕەنگە ئەو شتەکی حەقەوەڵە ینی بێ ئەوەی مافاک بێ ئەوەی هیچ شتەکی بدرێت ئاشتی ڕادەگەینی ئەوە زۆر زۆر گەورەیە بەڵام ڕاستی نازمەڵە ئەوە قسەکە شەرەوە با گلەی لە مەزلوم نەکەین دەنە گلەیەکە ئەو بوو لە پەیامەکەی ئۆجەلان هەتا دەگاتە ئەو کۆنگرێش شتێکی وا نییە فەنەکی تێدابی مەسەن تو هەر چەک دادنی فەندی تێداوی شەرتی مەسەن ئەم بوومایە پێشنیاری ئەوم دەکرد کە من چەکان تەسلیمی ئوموم متحیدە دەکەین یان عەلەقەل بەلای کەمی شتەشکەمان ئەم پێم خۆشە ئەو مەوزوعی بڕێک مناقشە بکەین جەماعەت لێرەنا بیکەینە پرۆژەک سبەینی بەڕێی من لە بۆ تێک ڕای بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی گەڵالە بکەی بەس حەزم لێ باش جێ لێ ڕاگرێت بەڕێی من بە سەرکردایەتی قەندیل برێ چەکدانانەکەت با فەنی چەکدانی یەکەم جار لە بادینان بی لەو شوێنانی کە هێزەکانی تورکیای لێیە بنکاکە یانیەوە ئەوە نیە هەر بە قسەی سادە دەکەم دەنا بە نووسینێکی قانونی مفاتەحەی جیهاتی دۆلی بکرێتەوە داوای لێزنەکی هاوبەشی عێراقی حکوومەتی هەرێم تورکیا نەتەوەیە گرتوەکان بکرێت بێن ئێمە چەکەکان تەسلیمتان دەکەین کە چەکتان تەسلیم دەکەین تورکیاش لەوێن دەرێ بکشێتەوە چکە هیچ پاساوەک لە بۆ تورکیای لە خاچی کوردستان نامینێ ئەو کاتی وەو کاتی عێراقیش ڕاستی دێتە سەرخەت جامیعی عەرەبی دێ نەتەوەیە گرتوەکان پاڵپشتی ئەو هەنگاوی دەکا و ئەگە حیزبێک لە کوردستانیش هەر پاساوەکی هەبی هەتا ئێستا تەعاملێکی لەگە تورکیاکردی هیچی نامینێ کاتە باشترین نەزم وازیحە ئەو هەنگاو ئەو گەڵاڵێ با لەو دانیشتنەی بکرێتە گەڵاڵە و پێشکەشیان بکەیت تورکیا بە دەردەکەی ئەو کاتی زۆر دەکەویتە ئیحراجی چکامی ئەوەن دیەم لە تورکیای گەیشتیمە هاتنی لە بۆ کوردستان لە ناو کوردستان تەنها لە بۆ پەککە نییە هاتووە ڕاستی تێکڕای حرەکەی تەحەڕڕی کوردی لە ناو ببە بریاوە نەبووە ینی ئەم بریا ئێستا حەزم دەکرد مەتحی بکردم مەتحی ئەو حکوومەتەم کردێت چکە ئەردۆغان و حیزبی داد و گەشە پێدان ڕاستی هەندێک خزمەتی لە بۆ ناو تورکیا کردیا هەندێک کرانەوەی هەبوو هەندێک ئیشی باش کردیم سەرەتا وەڵامە هەموو پێمان خۆش بوو دەستخۆشیمان لێ کرد بەڵام یەکەم غەدری لە ڕەفیقەکانی خۆی کرد زۆرترین غەدری لە فەتحوڵا گوڵینی کرد ئەوجە لە کوردیشی کردیا بەڕای من ئەو چە نەزەرانە کە بڕک لێک جودا دەبی بڕک باشە تازە جێتان لە ئەوەی بوو نیزامی نوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو لە ڕاستە ئەمنیش پێم وایە بارودۆخەکی نوێ هەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە تورکیاش ئەو هەنگاوینە هەست دەکەم ئینشاڵڵا واژ نییە قسەکە ئەوەش نەبی قیاداتی سەرکردایەتی کورد بە تێکرایی ئەم لەگە هەمووانمە ئەوجا بە تایبەتی کوردستانی سەروش زۆر لەوەی نەگەیشتووە ئەو نیزامە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازە دێ چۆنە ینی ئێستا تا ئێستا نزیکەی 9 پرۆژەی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووە لەگە 5 گەڵاڵە یعنی لەوەی بڕک تێدەگەیشتین نیزامەکە وەچی ئوستاز گوتی لە پاش سایکس پیکۆ تقریبەن جۆرە چەسپاویەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە سنوور لە کاریگەریەکانی لەلایەنی سەوابیت و لەلایەنی متەغەیراتی چ زۆر حساسە لە جیهان ئەو مەبدەئە چییە پێی دەگوترێ مەبدە عدم المەس بالئرث الاستعماری عەرەبیت باشە یعنی مەبدەئەکی ئەوەیە باشە ئەو لە بۆی تەرجمە دەکاتەوە یعنی ئەوە معنای چییە لێرە بەولاوە تقریبا ئەوە دەگۆڕێ بەڵام دووبارەی دەکەمە سنوور گۆڕی نییە میزانی قووە گۆڕە میزانی قووەش ڕاستی پشتیوانەکانی حەماس تەرت و ئێران بوونیان ئەوەی پرۆژەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی تێکشکا گەڕاوە ئەوە مووقیف نییە دووبارەی دەکەمەوە
ئەم پێم خۆش نییە ئەوە بەڵام ئەوە خوێندنەوەیە حەقیقیە یعنی ئەوە لەو نیزامە یعنی ئەمن وەکبرێ مووقیف جودایە خوێندنەوە جودایە ئەوە خوێندنەوەیە کە ڕوویدایە کە ئەوانەی پێی دەگوترێ پشتیوانیەکانی حەماس خراپ لێیاندرا مەسەن حیزب اللهە ئێرانە لایەنەکەینترە وەکو برێ شکستیان هینا کشانەوە یعنی حەماس ئەمان لە لای خۆمان زۆر بە مەزلومی دەزانین ئەوە هەری کەوتێڕوان نەچی خۆی هەیە بەڵام چی کردی و چی نەکردی ئەوە جودایە کەواتە گۆڕانکاریەک هاتە پێش ئەویش ئەوەیە ئیسرائیل باڵادەست بووە با زۆر باڵادەست بووە یەکجار زۆر ئەمە چەند جارت کە ئەوها نیزام گۆڕایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەر هۆیەک بی خەڵکێک هەبووە یان بەخۆیان نەبووە لیان نەگەڕایە سوود لێوەرگری بزانە کاتێک کە خلافەتی عوسمانی ڕوخە کورد چەند مەردانە چی کرد شێخ سەعیدی پیرانی یەکەم کەس وە دیفاعی لەو خلافەتەی کردی و وتی ئەگەر ئەنگۆشت دەیکەنە دەوڵەتداری ئەمنش دەوڵەتم دێ لەوەی زیاتر لەو کاتێک کە شێخ سەعید ئەوەی دەکا عەرەبەکان خیانەت دەکەن لەگەر لۆرانس لەگەر جەیشی بەریتانی هاتن حتا شام هاتن فەڵەستینیان گرت تەسلیمی جەنەرال ئەو جەنەراڵەی فەڕەنسیان کرد جەنەرالیان کرد یعنی ئەوەی کردیا ئێدزای ناویان چی لێنایە لەو ئیشەی ناویان لێنایە ثەورەت العەرەبیە الکوبرا تەماشاکە بە ئیسلامی و بە عەلمانیوە ئێمەی کوردیش ئێمە شێخ سەعیدی پیرانمان شەهید بووە لەسەر ئەوەی عرب هەروە دەرن ئەوە مەشروعی ئیمپریالی و سەهیۆنینە کوردی خۆشمان جاروێ بەگەریان دەکەی چەند ناخۆش ئەو شتە ئەو خیانەتی ڕسمی کردیە ئێمە شێخ سەعید لە شیمالەوەی کردیا و شێخ مەحمودیش لە خوار و دیفاعی کردیا کورد نەبووە دەوڵەت کاکە ئەو جارە بالەی کردن ئەگە دەزان بەو نیزامە نوێی ئەو جارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبتێ ئەگە دەبتێ دەبی لێگەرن دەرنی کاکە و ئەمە حولی کەماندا تەریقی تو ئەتو ئەگە پێت دەکرێت ئەو جارە ببێت دەوڵەتیان هەر مافەتی وەرگری تەواوە لەبەرەوەی ڕاستیەکەی ئەو هەنگاوەی برادرانی قەندیل لە چەکدانانەکەی لە خۆ هەڵوەشاندنەوەکەی هەتا دەگاتە ئاشتیەکەی هەتا ئێستا تورکیا هیچ وەڵامەکی نییە هەرچی ئینسانە لە کوردستان چی ئیسلامیە چ ئەلمانیا چ حیزبە چ ناحیزبە حەقویە حەق بێژبی حەقوێ یعنی هیچ شتێک تەئسیری لێ نەکە قسەی ئەوها نەکە دیفاع لە ناحەق و لە زاڵم ئەوە ئاشتیە هاتیە تەسلیم دەبیت تورکیایە نایەوێ ئێستا چ قسەی پێویست دەکات و وەڵا دەستخۆش لێن ئاخر کاکەوە یعنی بەدەبی بە ئاشکرا بە مەردانە ئەگەر تۆزێک عەقیدە و ئیمانت هەیە دەبی برێ وەڵڵاهی ئەوە زاڵمە ئەوە دژی کووردە ئەوە قبولی نییە هیچی قبول نییە لەبەرەوەی ئەو ئاشتی ڕەنگە سەر نەگری بەو شێوازە